پەرێشان پارتی قوبڵ نەکرد خۆی بۆ پارتی کاندید نەکرد یاخود پارتی جەلال پەرێشانی قوبڵ نەبوو. هەتا دوو ڕۆژ پێشیش بە منیا گوت و ناو لە لیستەکەدایە دواتر ناوەکەم دەرهات و ناشزان چێش دەبێت. مامۆستا گۆرانی کۆچەوە کێ وتووە؟ ئەوە بینی خۆم و خودای گەورەیە تا ئەو ڕۆژی دەگەینەوە لای خودای گەورە لەو دنیا. ئەو گۆڵە کوکرا کەریم وێنە دیە کەریم پاش تۆ یاری زارە باڵە دۆریم زۆرە ببیرە ببیرە دووبارە دوای ئەوە لە چی هاتی؟ لە چاوپێکوتنێکی تەلەڤیزۆنی تاڵەی من بۆ پەرلەمان نابم. ماندی بوومە لە وڵاتە حەق خۆمە یعنی ئەوە منەت نییە لەسەرم بکەن حەق خۆی بوو. وتت دەروێشی بارزانیم ئەگەر پێم بڵێ لەسەر قاچێ بۆستە نان و ئاو مەخۆ بە قسەیەکەم. ئەم بە شانازیەوە دەیانزایترە قسە دووبارە دەکەمە من دەروێشی ڕێبازی پیرۆزی بارزانی نەمرم هەمیشە ئامادەم ڕۆحی خۆشم فیدای جەنابی سەرۆک و خانەوادەی بارزانی بەجێ هێشتیت خوا لێ خۆش بێ و تەمەنی درێژی بۆ ئێوە بەجێهێشت بێ. من عێنم 42 ساڵ بوداکەم ئێستاژێتی بووم. گردنیەوە کەسان ئازاکێک کە ئازاریان بەس ئەوان لە بارەگای خوا ئێریان لە هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست تاکە پەرمانتانم چیمە ڕۆژی سوخاندەوە پاسکرد. چێک پەرلەمانە نەماوە ئەوەی زوڵم لە خەڵک دەکات ئەوەی حەقی خەڵک دەخوا ئەوانە جیانە ناودین نابێت. ئێستا من 18 ڕۆژ بگرم 58 ساڵە بە ڕۆژیمە 18 ڕۆژمە. ئەمسا پاسەوانی تایبەتە هەیە؟ پاسەوان حایتە تا لە دوو بڕوە ماوەیەکی کورتە 5,000 بەرفان تانتاجی کردە لە مێدیا بەگشتی و لە سوسیال میدیا بەتابێت. سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا لە هەر کوێکن هیوادارم تەندروست باش بن. لە بەرنامەیەکی تر گەڕام وڵاتان بۆ ئەم جارەشیان کەسایەتیەکم لەگەڵا نازانم بڵێم ڕۆژنامەنووس سیاسی یاخود بڵێم وەرزەژوان یا بڵێم هونەرمەند. مامۆستا جەلال پەرێشان سڵاو لێبێ. زۆر سوپاس زۆر بەخێر بێن سوپاس و ڕێز خۆشەویستیم بۆ هێبەڕێز بۆ ستاف بۆ تەواوی جێگران و بیستەران و بینەرانی ئێوە چکە ماوەیەکی کورتە 5,000 بەرفان تانتاجی کردە لە مێدیا بەگشتی و لە سوسیال میدیا بەتایبەتی دووبارە بەخێر بێن زۆر خۆشحاڵم زۆر سپاس لە ماڵی ئێمن. سپاس دەکەم. ئەمە هیچیان نیماوانی گوتت بەس جەلال پەرێشان و بڵم چی جەلال پەرێشان وەکو کێ خۆیان ناسەنێ مەسەڵەن خۆتە ناسەنی بە بینەران ئەڵێ جەلال پەرێشان کێیە؟ جەلال پەرێشان بەس بە جەلال پەرێشان بەڵێ بەڵێ پەشیمانی لەو بوارانێک کە هەڵبژاردووە ئێستا حاشا لە هەموویەکە جەلال پەرێشان یەک جەلال پەرێشانێ لە وڵاتی ئیشەکان هەمووی بە قەد ڕۆحی خۆم خۆش دێ من هەر ئیشێکم کردی دەی پەشیمان نیم هەزاران پلانم لە بۆ دانا و کارانم کردنەوە قەت لە هیچ شێک پەشیمان نیمە لە ژیانم ئەوی ئەنجام داوە بە هەموو قەنەعەتەوە کردووە. مامۆستا ماوەیەک پێش ئێستا تەندروستی و تێکچوو بوو هیوای سەلامەتی بۆ خوازم. الحەمدولله. هۆکاری و نەخۆشیە چی بوو ئێستا تەندروستی و چۆنە باشتر بووی؟ الحەمدولله زۆر باشمەوە لە دوا جەلسەی پەرلەمان ئەو کاتی وە بزانم 25 و 18 لە کاتی قسەکردن بەربوومەوە و سەرم تەماشام کرد لە سنتەری دڵم گوتم زۆر شکر بۆ کاری خوا هەمیشە هەر شکرانە دەکەم من ئینسانێکی خواناس و خواپەرستم هەر شتێک لە خوا بدە زارتی تووشی نەخۆشی بوومە بەڵام گرنگ ئەوەی مرۆڤ کۆڵ نەدا ئەمن قەت داتانە بکەوم ینی ئەوی بێ لە خواوە دێ ئەوە هەموو فەزلی خوا بەسەرکردنەوەیە مرۆڤ ئەگەر ئیماندار نەبێ ئیمانداری ڕاستەقی نەبێ خوا بەسەری ناکاتەوە بۆی ئەمن هەموو دەم شکرانی خوا دەکەم هەر شتێک بەسەرم دێ ئینسانیش هەتا نەهامەتی و زەحمەت و ناخۆشی نەبینی قەت تام لە ژیان ناکە. الحەمدولله تەندروستیم زۆر باشە دوای قەستەرە و ئەو شتانە بەڵام یەک شتم هەیە با دکتۆر شەهاب دیسان لێم عاجز نەبێ لێم زووی نەبێ بەڕێوەبەری سەنتەری دڵ ئەمن کەم عیلاج بەکاردێنم ینی هەندە جار مەزبوطم 3 مانگە دوای پێم دڵێن ساڵێک ئەم ڕاست فرێد ئەو جاریش لەمن زویر بوو گوتێکە عیلاجەکان بەتەواوی بەکاری بینابایە تووشی حالەتە نەدەبووین بەڵام دیسان فەرامۆشم کردەوە عیلاجەکان بەڕاستی. هێوای تەمەندرۆژی تەندروست باشە بۆ خوازین هەر باش بووە مەسەڵ. زۆر سپاس کچی شیرینم. زۆر سپاس مامۆستا بزانم چۆن بوو واتیتە بواری گۆرانی هونەرەوە کەی دەستت پێ کرد چۆن بوو؟ وەڵام من هەر تەقسێکی هونەری بەرفراوان لەسەر ماڵی ئێمەدا بوو هەم دایکی ڕەحمەتیم حەیران بێژ بووە بەند پێش بووە لە ڕووی بواری فۆلکلۆر و کەلتورەوە لە ڕووی پەندی پێشینانەوە یان نەخوێندەوەرە وەڵام زۆر زاناودانا بۆ خاڵەکانی ڕەحمەتیم هەردووچیان حەیرانیان گوتووە برایکی ڕەحمەتیم هەرچی لە ماڵی ئێمە بۆ هەمووی برازاکانم ئێستا هەمووی عاشق بە هونەر و بە مۆسیقان ئەمیش لەو بیە گەورە بوویمە حتمما ئەمیش بەڵام ئەم لە هەمووان زیاتر بە دیار کەوتم جەلال پەرێشان ینی ئەمن ئەو قەیدەم شکاند خۆزانی ئەتوی لە خێزانێکی متحەفیزی دەشتەچی پەروەردەبی تۆزێک زەحمەتە تا ئەوە قەنەعەت بەهەمووان بەڵام دواتر کە ئەمن یەک شتم زۆر جورئەتم هەیە لە بڕیاردان بۆی ئەمن هاتمەنە ئەو بارە بە شانازیەوە بوومە نوێنەری هەموو
هەم عشیرەکەی خۆمان هەم خانەوادەکەی خۆم کە توانیم تا ئەندازەیەک شوێنێکی گسکە لە خۆم بکەمەوە لەو بارەدا لە بواری هونەر. سەرکەوتو بێ مامۆستاگیان. زۆر سوپاس. مامۆستا گۆرانی کۆچەوە کێ وتووە؟ کۆچ بۆم گوتووە کە خۆشم ویستووە و بە شانازیەوەش ئەوەی خۆشت ویست کێ بوو؟ ماوە یان نەماوە؟ بەس خوای گەورە دەزانی. ئەوە بینی خۆم و خودای گەورەیە تا ئەو ڕۆژی دەگەینەوە لای خودای گەورە لەو دنیا. حەزم نەکردووە کەس بە خۆم خەماوی کەم. گۆرانی کۆچ یەک لە گۆرانی هەرە خۆشەکانی خۆمە شاناز بێ. ئەمن هەم گۆرانەکانم بە شتێکی نەوتوانی بۆ شتێک نەبێ. تایبەت بۆ خۆم گوتووە بۆ ژیانی خۆم گوتووە چکە تێکستی خۆمە میلۆدی خۆمە. کاتە خۆت لە هەموو یابینیتەوە بەڵام کام گۆرانەی جەلال پەرێشان بەلای جەلال پەرێشانەوە زۆر تایبەتە. هەموو گۆرانەکان بەڵام ئەو یەک گۆرانی تایبەتە. لەم گردونە چێ بە قەد من تۆی ئەزیزی خۆش دەوێ چێ بە قەد من شعر و هۆنرا وەو گۆرانیت بۆ دەڵێ چێ بە قەد من با گریان و ناخۆشی و حەز و تاسە با ئاهونا ڕەو هەناسە تۆی ئازیزی خۆش دەوێ. ئەوە گۆرانی زۆر پێشکەوتە و گۆرانیە. دەنگ خۆش مامۆستا. زۆر سوپاس. کات بگەڕێتەوە لە ژیان تا ئەتەوێت چی بکەی بۆی بۆ کەسە بگەی کە ئێستا نییە؟ هەر ئەوەی دەمووی سەر ئەوە لە ژیان ئەوە مدەتێکی زۆر تێپەڕی من هەر بەو عەشقا دەژیم و وشانازیەوەش قەت پەشیمان نیم. نازانم مرۆڤ چۆن دەتوانێت عاشق لە بیر کات عاشق چۆن دەتوانێت معشوقی خۆی کاتە لەگەڵ ئەو قسایی کاڵە عاشق یەک جارە عاشق یەک جارە یەک جارە دەتوانێت سەدا کەس خۆش بێ بەڵام یەک جار عاشق دەبی مستحیلاتە ئەتوو لە بیری نەکردووە جار عاشق بی ئەگەر ژیانی خۆم لە بیر کەم ئەکوات ئەویش لەبیر دەکەم لەبیر ناکرێن ئەوە ینی خەڵک دەتوان دەبێ ڕازگۆ بێ من یەک لەوانم گوتم سەرەتا زۆر جور ئەتمێ لە بڕیاردار زۆرش ڕاست بەنیاز نییە سەرگیری بکەی وڵڵاهی چاوی فەرماندەی عەزیز و خۆشەویست فەرماندە مەنسوور بارزانی ماز دەکەم قەرارە کە ژنە بۆ بێنێ و ئێستاش ئەو سەبڕیاری خۆیتی ئەو بە زیادە ئەو بۆ هەزاران کەس دەیکە ئەوی فەرماندە مەنسوور بارزانی دەیکە لە عەقل بەدەرە هەموو دەم دوعای تەمەند درێژی لە بۆ دەکەم لە خۆی و ماڵ و منداڵی و هەموو خانەوادەی بارزان ئەوی کە مەنسوور بارزانی فەرماندەی عەزیز خۆشەویست دەیکە نەک بۆ جەلا پەرێشان بەس ئەو لە خەمی مندایە یعنی ئەمن قەت نامەوێت دڵی ئەو بشتێنم بەڕاستی بەڵام دەبی کاتەکە گونجاو بێەوە نیە ئەو پیاوە نازدارە هەمیشە ئەمە لە نەوەتویەکەوە دۆستیەکی 33 ساڵە هەمیشە وەکو برای گەورەی خۆم تەماشای دەکەم ئەویش وەکو برایش خۆی تەماشای من دەکە هەموو جار بە من دەڵێت تۆ یەکێکی لە ئێمە ئەوە گەورەیە بۆ هەر کەسێک ینی دیتر لە بادینان چی کرد ئەو جارە بە منی گوت لە بادینان لەگەڵی بووم لە کاتی یاریوەشی هەولێر یانی وەرشیدۆک گوتی ئەو جارە بۆ هەولێر پاشی بۆ منتیقەی قەڵاتزێ و ڕانیە و دواتر بۆ گەرمیان و ینی گوتی ئەو پیاوە لەو ئینتخابات شتە ناکە و پیاوێکی زۆر خواناسە زۆر خواپەرستە هەمیدەم دەبەخشی ئەو پیاوە دەستی ئەو هاواڵایە دەرێ بۆ خەڵک نەبێ بۆ چێ ماڵی دنیا ئەو پیاوە هەر تەمەنا دەکەم خخوای گەورە جگە لەوەی ئەو پیاوە هەموو کوردستان دەپارێزی لە دوو لەشکر بەرپرسە بەڵام پێشمەرکانی هەموو جانفیدان هەر لە فەرماندە کامران بێرەخوی جێگرەکەی ڕاتا دەگاتە بچووکترین کەسیان هەمووی لە بەرخوداندان بۆی خەڵکی کوردستان بە کەرامەتەوە بەسەر بەرزیەوە بژی ئەوی فەرماندە مەسوور دەیکە نەک هەر بۆ جەلا پەرێشان بەڵام بۆ هەموو خەڵکی کوردستان ئەو پیاوە دەرگای واڵای و خزمەتی خەڵکی کوردستان دەکات چەند دەڵێ بخوای گەورە تەمەنی درێژکە بۆ کوردستان هەر کاتێ ناوی مەنسوور دێ دوژمن دەلەرزێ دەزانن ڕۆڵەی بارزانیە لە هیچ ناترسێ خدا نردویەتی بۆمان کورد بپارێزێ ئەوە لەوە گوتووە شتێکی زۆر خۆشە ئەوە هۆنراوەی قانیعەر بۆیە هەن پاسەوانێکە لە پاسەوانەکانی جەنابی سەرۆک بەڵام میلۆدیەکەش هەر ئەو دایناوە شتێکی زۆر خۆشمان کردووە ئینشاڵڵا لە داهاتوو وێنە مانگرت هەندە کلیپەکە وەکو پێویستنەوە بەڵام ئینشاڵڵا دووبارەی دەکەینەوە بۆ فەرماندەی مەسوور بارزانی بە شانازیەوە گوتوومە ئیشەڵڵا چاوەڕێی مامۆستاگیان با تۆزێ بینە ناو سیاسەت و هەنێ پرسیاری سیاسی بزانین جەلال پەرێشان وەکو کاندیدی سەربەخۆ خۆی کاندید کرد سەربەخۆ نا لەسەر خۆ سەربەخۆ لەسەر خۆی جودایە باشە ئەمە لەسەر خۆم جەلال پەرێشان پارتی قوبوڵ نەکرد خۆی بۆ پارتی کاندید نەکرد یاخود پارتی جەلال پەرێشانی قوبوڵ نەبوو ئەمن لە یەکی 6 هێشتا و دووە ڕووم کردوتە ئەو پارتە تێکۆشەرە
بە شانازیەوە مەمنون بووی مەکە جەلال پەرێشانی قبول کردووە وەکو ئەندامێکی ئاسایی ئەو پارتە تێکۆشەرە کە بەڕابەراتی بارزانە کە دامەزرێنی بارزانی نەبرە و کاروانەکە مەرجعی باڵای کوردستان سەرۆک بارزانی ئێستا سەرۆکی ئەو حیزبەیە بە شانازیەوە کاک نسیروان و کاک مەسعود زێگرینە ئەمن هەمیشە خۆم بە خزمەتکاری ئەو ڕێبازە پیرۆزە دەزانم چکە لەو ڕێبازە فێری هەموو شتێک بوویمە فێر بوومە خزمەتی خەڵکی بکەم بەبێ جیاوازی بەڵام تێگەیشتنێک هەبوو تێگەنەگەیشتن ئەمن هەتا دوو ڕۆژ پێشیش بەم نیاگۆت و ناو لە لیستەکەدایە دواتر ناوەکەم دەرهات و ناشزانام چێش دەرهێنا سپاسی دەکەم و دەستخۆشی دەکەم دوو ڕۆژ پاشی ئەمیش چوون گوتم و جام کورد جەلال پەرێشان و کادرێکی لەسەر خۆ خەڵک هەدرێ سەر بخۆ بزانمەوە چکە لەسەر خۆم بۆیە خۆم کاندید کرد دواتریش بە شانازیەوە خۆم کشاندەوە چکە من حەز بە شتێک بکەم دەیکەم حەز بە شێشنەکەم نایکەم کشامەوە لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزۆنی تاڵەی من بۆ پەرلەمان نابم بۆچی خۆت کاندید کرد بۆچی چوویتە پەرلەمان السلام عليكم خۆزگا دەرێ یا ئەیوە الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى کابرا بەس دەرێ یا ئەیوە الذين آمنوا لا تقربوا الصلاة نارێ نوێژ مەکەن کاتێک سەرخۆش دەن بەس دەرێ ئەمن نەمگوتووە من دەڵێم جەلال پەرێشان خۆزگا ئەو بەرنامان دەکرێت هەموو بەتەواوی لێ دەرێ یعنی هەندێک نەپسڕێتەوە هەندێکی نەپسڕن لە مۆنتازی بۆی ئەو کێشە و دەمەقاڵیە دروست بێ ئەمن وەکو جەلال پەرێشان سیاسی نیم ئەمن لە سیاست ئەوی بەستە پەرەوە دەبێت بەلا سیاسی بێ یەکەواتە مادام کرد لە پەرلەمان لە چی بوارەکە بۆ ئیشە پێ دەڵێم مادام ئەگەر پەرلەمان بەسدەوە سیاسیەکان بێ بە هەموو حیزبەکان بەس ئەندامەکانی مەکتەبی سیاسی بنێرن بابە لە هەموو دنیا لە وڵاتێک هەیە بەس لە کشتتوکاڵ لە پێشن 150 ئەو وڵاتە لە پەرلەمانتارەکانی پسپۆری کشتتوکاڵن لە وڵاتێک لە ئابووری زۆر سەرکەوتو ئەوەندەی ئەوانە لە وڵاتێ لە ئابووری ناسن ئەندازیار مامۆستا هونەرمەند گۆرانی بێش خەهانەدان خەڵکی بەتوانە لە بوارەکان دەبێت لە هەموو بارەکانی تیاابێ نابێت تەنها ئەوەی دەچێتە پەرلەمان سیاسی بێ ئەمیش وەکو ئەوانە دوای ئێستاژەوە لە هەموو پەرلەمانی دنیا شتێکی باوە ئەوای دەستە پەرلەمان شەرنیە ئیلا سیاسی بۆ سیاست و دەر ئەمن بە شانازیەوە دەڵێم لە سیاست تێناگەم کاری من هونەر و وەرزشە لە پەرلەمانیش ئەمن جێگیری سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی بووم ئیشی خۆم لە لیژنەی شتری لیژنەی ئافرەتان تاکە پیاو بووم لە لیژنەی ئافرەتان بووم لە تاکە پیاو بووم بە شانازیەوە چونکە ئەمن دایکی خۆم ئافرەت بووە ئەتوو دایکت ئافرەتە براژند ئافرەتە خوشکت ئافرەت زۆر پیرۆزە ئەمە لە بەرخاتی ڕۆحی پاچی داچی خۆشەویستم چوون بوومە ئەندامی لیژنەی ئافرەتان لەو دووریش نەبوو ئەوە دەسم لە بەخاتی ڕۆحی داکەم ئەوی تر ئیشی خۆمە وەرش و هونەر کاری کۆمەلگایمە ئیشی من بوو لەو ئیش دەبووم هیچ لیژنەی شتر نەچوومە ناوی چیشم بە لیژنەی ئیستسمارە چی بە لیژنەی شارەوانیە چیشم بە لیژنەی ئیشی من نییە خەڵکەشکە بوو دەچۆن لە خۆی لیژان بەڵام ئەمن لە ئیشێک نەزانم ناسم ئێستا بەیانی بکەنە وەزیری کارەبا نایکەم چکە نازانم بمکەنە وەزیری دارایی نایکەم بمکەنە هەر شتێک بەمەڵە بمکەنە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەر دەیکەم کە حەزم لێیە کە داواشم کردیە شانازی دەکەم ستەوەکەم زادێ دەرچێنم داوام کردووە مامۆستا فەرەنگ غەفور کە بەڕێوەبەری گشتی بوو ئێستا دەبێتە ڕاوشکار بە شانازی ئەو جێم داوا کردیە بە حەق خۆشمی دەزانم یان شوێنێکی وەرشی بە حەق خۆم دەزانم چکە لە ئیشەکە شارەزام مەعلانم کە تێدەگەم حەق خۆمە داوای بکەم حەق خۆمە بشم دەنێ ماندی بوومە لە وڵاتە حەق خۆمە ینی ئەوە منەت نییە لەسرم بکەن حەق خۆی بم دەنێ ئەگە نەشم دەنێ هەر مەمنونم بەڵام ئەمن ئەوی شەی دێدەزانم دەسمەوێن دەرێ ناسمە شوێنێک نەزانم چکە من حەزم بە ئیمتیازات نییە ئەوە بڕۆ لە پەرلەمان بزانە ئەمن 4 ساڵ و نیو نەخانوم وست ناحەرەز دەدوم ڕۆژێ نەموچەکەم ویست بە شانازیە هەمدا باشکرد ئێستا ئێستا موچەی پەرلەمانە نەماوە هەمووسە پەرلەمان بەخۆی نەما ئێستا نەوانە ئەو وەختیش بڕۆ بزانە من موچەکەم 4 ساڵ نیو بزانە سەرۆت و سامانی جەلال پەرێشان چییە چیت هەیە ئەو داهاتەی کە هەتە لەکوێوەیە ڕەزامەندی خوای سەرۆت و سامانی منە فەزلی خودای گەورە جەلال پەرێشانێکی دروست کردو ئەتولۆ ناپرسی لە هەڵبژاردنەوە خەڵکە بۆ دەنگ بە من دەدا خەڵکەکەیە 100 دەفتەر سەرف دەکات دەرناچێ ئەیلۆ جەلال پەرێشان نە دیلارەچێ نە کوڕە مەسوولە نە کوڕە عەشیرەتە نە پارەیە نە سنتێک سەرف دەکات نە 4 ڕسم لە دیوار دەدا ئەمن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا دووەم دەگەم هینە پاش نەوزاد هادی کە ئیمپراتۆر بوو لە ئینتخاباتی لۆ لە پەرلەمان یەکەم دەرجی ئەو شاران برد لۆ ئەو پرسیار دەبی ئێوە بیکەن ئەمن سەرۆت ئەمن خزمەتکاری خەڵکم لە شەمووی لەبۆ پێنجشەمە هەموو ڕۆژێک لەگەڵ خەڵکم چارەسەری کێشەکانی خەڵک لای جەلال پەرێشانە ئەوی پێم بکرێت چارە نییە ئەوی دێ ئیشەشی هەیە
ئەوەی دێتە لای من هەمووی کوڕە فەقیر و کوڕهەژار و عەرەبانسی و خەڵکی لێ قەوما کێشەیەکەیە لە لای جەلال پەرێشان چارەسەر بکرێت. نان ئیشەکە لای من نییە ئەمن دەمە هۆکار خدای گەورە ئەم دەکاتە وەسیت بینی وانە و ئەوە حەدیسی پێغەمبەری صلی الله علیه وسلم دەرێ ئەگەر ئەتۆ ئیشی مرۆڤێک ئیماندارێک یەکێک ڕاپەڕی لەوە باشترە یەک مانگ لە مزگەفتەکەی من ئەعتیکاف بکەی شەو و ڕۆژ سەرخۆش ئەتو دڵ یەکێک خۆشکەی بتوانی لەگەڵی بی گوێ لە معانات و ئێش و ئازای ڕاگیری ئەوان دێنە لای من ئێستا لەو سەرمانەی من 100 کارتۆن سەلەی خۆراک دانراوە هەموو دەم ئەوی شانە دەکەم میشی ئاسایی سادە ساکار ئەو خەڵکەی شتێکی دەوێت شتێکی ئاسایی دوێ بە شانازی و ئەمن بە سارەی خۆم لەبۆی دەبم بە شانازی و بە خۆم دەمە هاوکاری دەست لە محافظە ئیشی لای کاگومەی خۆشتام دەچم لەگەری ئەوە لە قەدی مەروە بوو لای قایمقام دەچم لای کاگ نەبەست لای بەڕێوەبەری سەرۆی شارەوانی کاکارزان دەچم لای شارەوەی فەرعی دەچم لای دایری کارەبا دەچم لە تەربیەت دەچم بەڕێوەبەری گشتی دەچم بەڕێوەبەری پەروەردەی ناوەند دەست پەروەردەی دەور دەچم ئەوی شانەیە لای ئاسایی دەچم لای پۆلیس دەچم ئەوی شانەیە ڕۆژانە خەڵشەر ئیشی بەو شوێنە خزمەتگوزاریانە هەیە بژ شانازیەوە دەچم مامۆستا سەردەمانێک گۆرانی تەوت ئێستاش دەڵێم ئێستاش دەڵێ من کە هاتم لەگەڵ تۆیە لە مزگەوت بووی چاوەڕێم نەکرد لە مزگەوت چاوەڕێی من بە شانازیەوە من کوڕی مزگەوت خەڵکەڵێن لە دینی ئیسلامە گۆرانی و قورئان و نوێژ جێگەی نابێتەوە تۆ چی تێ لەسەر قسانە خەڵک دەڵێ لە گۆرانی و گۆرانی قورئان و ئەم هەموو نزیک بوونەوە لە دین و ئەمە هونەر و دین لە ناو ئیسلامدا جێگەی نابێتەوە جەلال پەرێشان چۆن ئەتوانێت لە کاتێکە هەردووکی بکە ئەوەی زوڵم لە خەڵک دەکا ئەوەی حەقی خەڵک دەخوا ئەوانە جیانە ناودین نابێتەوە من گۆرانیەک ناڵێم خوا نەخواستا ئەوەی بەرامبەرم پێ بریندارکەم من گۆرانیم هەموو لە ژیانی خۆم گوتیە بە شانازی وەرز دەڵێم حەیرانەکانی داشتم گوتەوە ئەو گۆرانی گوتوم هەمووی بە شعری زۆربەی زۆری شعری خۆمە ئەوانی تاوانی سیاسی ئەوانی سۆزداری قەت ڕۆژێک لە ڕۆژان شتی من لەگەڵ دین تعارض نەبووە ئەوە لەلایەوە یەک ئینسان دەڵێمەوە مرۆڤ ئەو کاتە خوای گەورە ئینتقامی لێوەردەگری کە زوڵمی کە ئەمە حەق شەقێکم لە تۆ داخوا نەخواست یان لە کوڕە نازدارانی پشتی کابیرە یاخود حەقەکەم لێ خواردن خدای گەورە ئینتقام لەوانە دەگری کە زوڵم دەکە حرمت خوا دەرێ حرمت ظلم على نفسي بەس تۆ زاڵم مەبە ئەویدی بین خۆت خوای خوا هەمووی چا دەکە یعنی ئەمن کابراک بێ زوڵمی هەموو دنیای کردووە ئەوە لەگە جەلال پەرێشانی وەکو یەک تەماشا کرد جەلال پەرێشان گۆرانیشی گوت تۆ دڵی دەنگەزی خۆش کردووە ئەمن لە یازانیش دەستمە شوێنان کچێک دێ لە تەمەی تۆ دەرە گۆرانی کۆچم لە بەبڕێ دەرێم کچی من ئەوە ئەمن ساڵی 92 گوتم ئەوە لە تەمەی تۆ نێ دەرێت دایکم لە مەتبەخ دەرێتەوە دایکی زگراتی لەگەرە بووە یعنی منەوە گوناحم کرد ئەو گۆرانم گوتەوە ئەو دڵی پێخۆش بوو خۆزگە خەڵک تەفسیری قورئان بە تەواوی تێدەگا لە دین بە تەواوی تێدەگا ئەو جە دەزانێ بڕیار بدە ئەم جێ بە کەسیش نادەم جێ بە خودا دەدەم جێ بە قورئانی پیرۆز دەدەم جێ بە فەرمودەکانی پێغەمبەری پێشەوا دەم صلی الله عليه وسلم ئەو فەرمودەکانی ڕاستیە چی وای کرد جەلال پەرێشان ئەوەنە لە دین و لە خوا نزیک بێت ئەمە لە منداڵیەوە ئەمە هەمومان باوکو باپیرانمان هەمووی ینی باپیری بابوان هەموو مەلا بووینە فەقێ بووینە ئەمن لەو وتم لەو بیئە هونەری و لەو بیئە دینداریە پەروەردە بوویمە ئەمن ناشارمەوە لای من یەک فەلسەفە هەیە لە دیانەت دەڵێم عومرت چەندە ئێستا من عومرم 58 ساڵە 58 ساڵ بە ڕۆژی بوو ینی 58 مانگ ئێستا من 18 ڕۆژ کە بگرم 58 ساڵە بە ڕۆژیمە 18 ڕۆژم ماوە ئێستا من هەموو ڕۆژێ لە شەمول و پێنجشەمبە ڕۆژی دەم لۆ خۆمە نەبتە ڕیابازی عومرت چەندە ئەوەندە ساڵە نوێژ دەبی عمر 6 ساڵە 6 ساڵ نوێژ دەبی من نوێژی 100 ساڵم کردیە ئێستا دەرم نەبتەوە ڕیابازی بەڵام خەڵک با چاوە لێ بکە عمرت چەندە ئەوەندە ختمەی قورئانە دەبی ئەمن ختمی قورئان لە مێژە تێپەڕاندی لۆ خۆمە کەس عمرت چەندە ئەوەندە ملیۆنە نیو ئەوەندە ملیۆنە ینی عمر 6 ساڵە 30 ملیۆن سڵاوات لەسەر دیداری پێغەمبەر لێ دابی ئەمن لەوەش 34 ملیۆن تێپەڕ لۆ خۆمە دیسان دەڵێمەوە دینداری لۆ خۆتە لۆ قەلبی خۆتە لۆ نی ئەمن وا دەکەم ئەتو دەچێ قەبری خۆت میجەس بە قەبری خۆم خوای گەورە هەر کەسە و محاسبەی خۆت دەکە لە ڕۆژی قیامەت ڕاد دەگری لەسەر هەموو کردەوەی چاک و خراپ ئەمن کردەوەی خراپ ناکەم بوختان ناکەم خوا نەخواستە تۆ بە جوانی خۆت دەبین ئەو کوڕە نازدارە بە جوانی خۆیان دەبین ملت بە جوانی خۆم دەبین تێکەڵی کەس نابم ناوی کەس نایەنم ناوی یەکێک بێ بڵێ فلان دەنێ بە زەحمەت دەکەن خۆی ناوی کاک ئەوە دەبتە بوختان چکە هەموو گوناحەک تۆبەی لەسەر دەکرێ عەفوکردنی لەسەر هەیە بەس بوختان نەبی کە بوختانت کرد دەبی ئیلا کابرایە بخۆی بێ گردەندازەکە ئەگەر ڕۆژ من جاری وایە ئێستا ئەو دیدارە دەرسی 1000 جنێوم پێ دری نا ئەوانە گردنی و کەسان ئازاکەی کە ئازاریان بەس گردنی ئەوانە ئازار ناکەم لە پەرلەمان بوختانەکەیان پێ کرد
لە ڕۆژی قیامەت ئێرەیان دەگرن. تۆزە باسی ئەو بختانم بۆ بکە ئەو مۆزوعە زۆر والله دەنگدانەوەی وبالله هەبوو ئەو قورآنە ئەوە پیرۆز چی ئەو بوو؟ سێستا قورآن پیرۆز دێری هەموو جار دەڵێم والله وبالله لا سەنئەت لەنا ئەو جەلسە قسەی شیاوەت کردی ئەمن ئەوەندا والله ئەوە ئینسان دەستم بە دەستێژە یعنی گوناحێکی گەورە ئەمن خەمی هیچم نییە ئێستا حیزب عیلمانەکان هیچ بەڵام دوو حیزب ئیسلامیەکە یەکگرتو و کۆمەڵی دادگەری یەنگۆ ئیدعای دینداری دەکەن یەنگۆ چۆن چوونە پاڵ ئەوانە ئەو بوختانەتان لەسەر من کردە ماڵ کەوەش نەبوو هێ چۆن جوابی خواردنەوە دکتۆر شێرکۆ سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئەو کات مامۆستا عەبدولستار مەجید یەنگۆ زانیتانە قسەم نەکرد ئەی چۆن جوابی خواردنەوە چۆن ئەدیکا چێ ئیسلامی بوو لەو کاتە پشگیری جەلال پەرێشانی کرد والله هەموو ئەوانەی زانیان ئەمن ئەو قسەم نەکردو سەرۆکی پەرلەمان دکتۆرە ڕێواز ڕێزم لەبۆی گوتیم جێم لە قسە نەبووە هەمووشیان جیارێ نەبوو برادرشکە پێم گوتم ئەمن قسەم کردووە 5 سانتیم لێم دوێ گوتی ناوەڵە گوتم ئەی لۆ گوتی وڵا گوتیان پارتیە بیشتێنن ئەدی خوددا ئەدی قیام ئەدی ئینسانیەت ئەدی جوامێری ئەدی مەرداتی ئەدی ئەرێ وڵڵ ئەدی مێرخاسی ئەدی ئەو قورئانە گەورەی سوێنمان پێ خوارد گردنیان ئازاکەی ئەوانە نا هەموو گردنی هەموو خەڵکی کوردستان بازکە ڕۆژێ ئێستا دەرێم بەڵام ئەوانە لە چوارچێوەک نەخێر دەگەڕێن لە بۆ ڤار ئەوانە نا باوەڕت بە تۆڵە سەرنەوەیە نانیتە دەستی خۆ نا بەس ئەوان لە بارەگای خوا ئێرەیان دەگرن ئەویدی هەموو گردنی ئازابی هەرچی پێ دەکرێت بەڵام ئەوانی دی نا ئەوانی پەرلەمان چکە لەو شوێنە پیرۆزە نابی بوختان بکرێ نابی درۆ بکرێ نابی ڕاستی نەگوترێ لە پاش ئەو قسانە باوەڕت پێکرا خەڵکە بزانیەوە جەلا پەرێشان زانیان کە چۆنیان هیچ قوپەیەک لەلایەن تۆدرا گەڵە کۆمەچیان کرد گوتیان نایبێتەوە پەرلەمان گوت کاکە ئەمە قسەکەم نەکردو بەڵام سان دەڵێ چۆن جوابی خوای مەزن دەدەنەوە کیرامان کاتبین یعملون ما تفعلون رقیب عتید ئەوی قورتان بەسەر چێوە دەڕۆن ئەو دەنووسێ ئەم ڕۆژێ چ جوابی ئەو خۆیان دەدەنەوە کە دەزانی بوختان بووە ئیسان دەڵێمە هەردوو حیزبە ئیسلامیەکە هەردوو سەرۆک فراکسیۆنەکە دەبایان بڵێن نا بەڵام حیزباتیوانێ والله ئەمە شتێکی نەشیا و بگوتری سمێری کابرانێ گوتو دەرێم نەیگوتووە زۆر بە شانازیەوە ئەمن ڕێبازە پیرۆزەکەی پارتی و بازاری فێری کردیمە ڕازگۆ بووم جورئەتمە بی ئەوان ڕۆژێ هەتا ئەوەی خزمەتی هەموو خەڵک دەکەن محارەبەی هەموو گەندەڵکاران دەکەن بۆی ئەو وڵاتە ڕاستەڕێبی ئەو براگەورە ئەو هەموو کارە جوانە دەکا دەبی هەموو لەگەڵی بین بەڵام بەداخەوە جارێ خەڵکی خۆشمان لەو حیزبە تێکۆشەرەیە نایکاتن ڕازگۆیانە تەعامل ناکا چاو دەپۆشی نابی ئەتو ئەو پارتە هەمومان پەروەردەگرت پارتی مەلا مستەفای بارزانیە فێری کردینە ڕازگۆ بین پاک بین بوێر بین خەڵکمان بێ خۆمان نەوێ تێدەگەر چی شیرنم ئەوە حەقە دەکەی مامۆستا با تۆزێ باسی دایکە بکەین بەجێ هێشتیت خوا لێ خۆش بێ و تەمەنی درێژی بۆ ئێوە بەجێهێشتە بە لەگەڵ خۆیان کە ڕۆژ چ شتێکی جەلال پەرێشانی لەگەڵ بە خودای کچی شیرنم ێستاژێتی بەوە یعنی کەس حەز ناکەم تگوت متاسیر دەبم کەس دنیا بەدایک وێران دەبێ کەس بە بابێتیم نابی ئەمن عێنم 42 ساڵ بداکەم ئێستاژێتی بم حەز ناکەم ببورە مامۆستا تاو لێ بردنەکەی دایک مرۆڤێکی پیرۆز و گەورەیە لە ژیانی مرۆڤ منی شەرکە باسی دایک مەکەم یەکسەر ناتوانم نەگریم زۆر داوا لێبوردنەکە مامۆستا ببورە ئاساییە بەردەوامە مامۆستا جاران ئاسایی قسام کە کچی شیرین جاران هەموو کەس تۆی بەوە ناسی یەڵڵا کەریم گۆڵ ئەڵێ کەریم ڕێ بۆ سعودیا جەلال پەرێشان دەنگی نەما حینانەکەم لەو گوت ئەو کات لە سەر ڕۆژنەکەی نایز دەنگم مایە ئێستاش ئەم ئەو شەو یاریم هەیە سەعات 11 یاری بەشتۆنە و ئەتەتیکۆ تاریخ دەکەم ئەو ئیشی خۆمە یەک لە ئیشە هەرە جوانەکە کە شانازی پێ دەکەم کچی شیرینم کۆمنتاریە گواستەوە یاری وەرچیە هەتا دەمرە ئەو یاریە بە زێنارم ئیلا ئەگەر ینی نەفەس لە گیانم نەمێنێ خوێن لە دەمارەکانمە چۆنەکە ئەگەنا ئەو کارە بە هەموو دنیا ناتە ئەمنە ناو جەستەی پەرلەمان مۆڵەتم وەردەگرت لە بۆ سکرتێری پەرلەمان دەمرسی دەمگوت دەڕۆم یاری فران یان هەیە دەڕۆیشتم ئێستاش دەڕۆم ئەویە ینی گواستنەوەی یاری بەشێکی هەرە سەرەکیە لە ژیانی هونەر و وەرزش مەزاری تێدا نییە وازینان نییە مەسەلەن یەک داواکاریم هەیە یەک بەشی کورتمان بۆ بڵێ چۆن کاتی کە کەریم گۆڵ بڕۆدەی من نازم خۆ باشترە زای مامۆستا تۆ لە ژێری کۆنتڕۆلی کاسیمێرۆیە کاسیمێرۆ گۆڕنیاری بۆ باڵی دانی کارفەخاڵدانی لە بۆ لۆکا مۆدری زۆش دەگەڕێتەوە لۆ باڵی چە مارسێلۆ ڤرێ تاوە کەریم
ئەو سەرزێڕینە کەریم ئەو گۆڵە کوکرا کەریم وێنە دیە کەریم پاش تۆ یاریزان جارە باڵە دۆریم زۆرە ببیرە ببیرە دووبارە دوای ئەوە لە چی هاتی کورا ئەوە لە چیا ئەو سەرە بە چێ دەکرێ ئەوەیە کەریم پسی من دەست خۆش مامۆستا پسی من زۆر سپاس عزیزی مامۆستا لە پایتەخت میدیا چاوپێکەوتنێکمان لەگەڵا کردی پێشووتر وتت دەروێشی بارزانیم ئەگەر پێم بڵێ لەسەر قاچێ بۆستە نان و ئاو مەخۆ بە قسەیەکەم ئەم دڵسۆزیە بۆچی بۆ بارزانی ئەمە لەکشەوە سەرچاوی گرتووە ئەمەن پەروەردەکەم وا بووە پەروەردەی خانەوادەکەم یعنی لە ئەزەلەوە لە باو باپیرانەوە بۆ ئەو ڕێبازە پیرۆزە و نەکەرە من بەخوای دەبێ هەموو خەڵکی کوردستان بابێت ئەو خانەوادە پیرۆزە ئەوان هەموو ژیانی خۆیان بە قوربانی ئەو ملەتە کردووە لە بۆی ئەو ملەتە بە کەرامەتەوە بژی ئەو ملەتە بە سەربەرزی بژی بۆیە دەی وەکو جەلا پەرێشان سەدانی وەکو جەلا پەرێشان ئەگەر بە تەواوی لەو ڕێبازە تێگەشت بێ دەبێ ئەو بیرۆکەی منی هەبێ دەبێ بە شانازیەوە لەسەر پێ بوەستێ بە دەروێشاتی کار بکات هەر کەسێک بە دەروێشاتی کاری کرد تووشی غەڵەت نابێت تووشی هەڵە نابێ ئەم بە شانازیەوە دەیانزایترە قسە دووبارە دەکەمە من دەروێشی ڕێبازی پیرۆزی بارزانی نەمرم و هەر دەمەک ئەو پارتە تێکۆشەرە ئەو ڕێبازە پیرۆزە کە خانەوادەی بارزان بە سەربەرزیەوە سەرپەرشتی دەکەن بە من بڵێن بۆ هەر کارێک ئەمن ئامادەمە و هەمیشە ئامادەم ڕۆحی خۆشم فیدای جەنابی سەرۆک و خانەوادەی بارزانی بکەم بە شانازیەوە مامۆستا کە دەرچی بۆ پەرلەمان بە پاسکیلەوە چیتە پەرلەمان ئەو پاسکیلە لەکوێ ماوە لە شوێنی زۆر تایبەت دامناوەچکە و پاسکرە دەبی پارێزدێ لە هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست کسی شیرینم سیڤەرخان جێ بدی لە هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست تاکە پەرمانتانم چیمە ڕۆژی سوخاندێ بە پاسکرد لە هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست باسی ئەوروپا ناکەم باسی ئەمریکا ناکەم هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەخرەوە مێژووە دەبی خەرە حساب لێ بکات جەلا پەرێشان لە 6/11/2018 بە شانازیەوە پاسکل چوومە پەرلەمان و سوێندی یاساییم خوارد ئەو پاسکلەش لە شوێنێکی زۆر ئەمید دانراوە ڕۆژێکیش دێ ئەو پاسکلە لە مەتحەفی کوردستان خەڵک بە شانازیە وێنەی لەگەڵ دەگرێ و نرخشی دەبێتە نرخێک خالی ئەو کاتێک کورد دوای 4-5 ساڵتر دەبێتە دەوڵەت و ئێستا برێن جەلا پەرێشان فەتەحفاڵە ئەمن بە شانازیەوە دەڵێن ملەتی کورد ئەگە کۆنفرەندەڵاری وەرنەگرێ لە دوای 4-5 ساڵی تر پێش ساڵی 2030 کورد بە شانازیەوە دەبێتە دەوڵەت ئێوەی جەحێڵ کە ئێستا لێرن سوود دەبین و ئەمە ڕۆشتین تازە ومێت دەکەم خەڵکی کوردستان هەموو بە دەوڵەتی کوردی شاد بێ ئینسان دەڵێمەوە ئەوە تەوقعاتی منە پێش 2030 کورد خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆیەتی ئینشاءڵڵە ئاڵەکەی لە نێو نەتەوەی گرتوەکان دەشێتەوە بە شانازی ئەو ئاڵا پیرۆزە ئەوە بۆچوونی منە زۆر زا بۆچوونەکانم تەواو دەرچوو مامۆستا خوشکێکت هەیە هەموو دنیای منە لە زۆربەی چاوپێکەوتنەکان تا باسیەکەی و ئەمیشاڵی مناڵەکانی وەکو مناڵی خۆم هەردووشیان هەناسە و محەممەد چیت هەیە بۆی و چۆن چاکەی و خوشکەتەیتەوە هیچ بە هەموو ژیانی خۆم چاکەی ئەو خوشکەم نادەمەوە خوشک زۆر عەزیزە ها خۆ بڵێ پشتێوە نیە دەڵێ مامان برازا بزرکردن خاران خوارزە مەزن کردن خوشک ئەوجا خوشکەی من داکمە بابمە کە سوکارمە هەموو دنیای منە ئەو خوشکەم بە هەموو مورچی دنیا و سەرۆت و سامای دنیا تعویز نابێتەوە خۆی منداڵەکانی بەڕاستی منداڵەکانی برایەکانم نەوەکانی هەموو لایم زۆر عەزیزشیرن بەڵام مەسەلەی ئەو خوشکەم چکە بۆیتە هەموو کەس دەبۆ ژیانی من بێ ئەو خوشکەم ژیان ئەوەندە قیمەتی نییە و نامینێ داچی محەممەدی سەبیحە خان سڵامانەیە بۆی تەوەندەش بێ مامۆستا مردنی قەرزاری نوێرەمرین قەت بیرە لە مردن کردوتەوە خۆت بۆ مردن حازر هەموو شەو دوعای پێش نخەوتن ئەو جێ منە پێ هەموو شەو دوعای پێش دوعای مردن دەکەم چکە تو نووستی ئەمە لا ترسێم لەقەت لە مردن ناترسێم حازری بۆ مردن هەموو دەم دەڵێم هەموو شەو دوعا دەکەم کار دەستمەوە دەستێژە شەو نوێژ دەکەم بۆی بسمە مزگەوت شکری خوا دەکەم کە من زندیم یعنی هەموو شەو مرۆڤ لۆ لە مردن پرسێ دەبەچە بترسێ یعنی دەبەچە ئەتوکە خراپە نەکەی کە زاڵم نەبی کە حەقی خەڵک نەخۆی ئەویتر بەینی خۆت خوددا هەمووی ساف دەبی خوای گەورە دەرێ ڕۆژی قیامەت دێتە مەلایکەتەکان هەتا 18 ساڵی قەپات کرد لێی گەڕی ئەویت کە چەندە دەرێ لە 18 لۆ سەرەوە هەتا چلی دەرێەوە چەند شەو نووسە نووسەکان لایدەن دوای دەرێت لە چلەکەی لۆ شێستی ئەوەن دێت کە لادەن خوای گەورە لێت بانجە دەرێت خۆش دەبی خدای گەورە عەبدی خۆی ناسووتێنی با خەڵک قەنەعەت بکە ئەگەر هاتو ئیمانی تەواوی بۆ خدای گەورە بی بۆ خدای منە خدای گەورە 100 ڕەحمی هەیە 99 هێشتۆتەوە یەکی ئاویشتە سەر زەوی ئەجەت وا بە زەیدی
ناوی داکە دەگری ناوی داکەم دەگری مێرولێک حەزناکی ئەزیەت بدەیت چۆلەکێک حەزناکی ئەزیەت بدەیت ێ باشە ڕەحمی ئەو خدای گەورە نۆتونە هێشتەوە بۆ ڕۆژی قیامەت ئەو خدای گەورە چۆن دڵی دی عەبدێکی خۆی بەندەی خۆی بسووتێنی کە ئیمانی پێیتی قەتەڵی خۆکوشتنیە ئەمن لێ ناشارمەوە لە سەرەتای پەیوەندی سۆزداریەکەم ئەگەر خواناز نەبوومایە زۆر خواناس و خواپەرست نەبوومایە قورئان نەبایە لۆهەیە بیرکردنەوەی غەڵەت بە مێشکم نادات ئینسان کە جاری وایە ئینسان ماماکان یەکی خۆشویست نەبێتە بەدیری خوددا تۆ بەستەغفیرەوە یعنی ئەو خۆشەویستی دنیایە چونکە ئینسان ئەگەر جاری وایە لەبەر خۆشەویستەکەی هەموو شتێک لە دەست دەدا کۆنتڕۆلی خۆی لە دەست نامینی بەڵام دەبی خوداپەرستی هەمیشە بە تەنیا بێ لە پێش هەموو شتێک بێ بۆی تۆ کۆنتڕۆلی خۆی لە دەست نەدەی ئینسان ئەگەر خواپەرستی بە تەواوی کرد کۆنتڕۆلی خۆی لە دەست نادا و هەمیشە بەرامبەر خدای گەورە بە پاچی بە ڕازگۆیی دەمێنێتەوە خۆشەویستەکەشی لە یاکدادنێ بەڵام ئەمن ئەو مۆزوعە تەواو ینی ئینسانەکە خواپەرست بێ نابێ بکات و ئینسان دەڵێ ئینسانکە خواپەرست بوو خوای گەورەی لە پێش هەموو خۆشەویستی خوای لە پێش هەموو خۆشەویستێکدانا دایک و باب و سەرۆت و سامان و دەستگیران و هەموو سر بێگومان تووشی هەڵە نابێ ئەندامی کارگەڕی هەولێریت ئێستا جێگریت سەرۆشیانەی وەرشێ باشە دووبارە ئەڵەن نەم نزیکانە هەڵبژاردن ئەمر خۆمان لابژێ بۆچی خۆتە لابژێ حەز ناکەم مان دیبە ئێمە دەستێک کاژێریش پێش ئێمە و ئێمان بە شێوەی کاتی هێنا ئەوە هەفت مانگو تقریبا ئەوڕۆ چەندە 15 ئەوڕۆ 21 هەفت مانگو تقریبا 6 ڕۆژە 21 ڕۆژە چی ئەمە لەوێنە ئەمن ئەوی لە توانامادا و پێشکەشمان کرد خەڵکەکەش جەماوەر زۆر ڕازی ئێستا جەماوەرێکی زۆر ڕۆژە پەیوەندی پێ دەکات دەرێک کو دەبیت خۆتە لەبژێری گوتم وڵای من خۆمان لابژێرم حەز دەکەم یەک شت پێ بڵێم ئەوەندەی گەڕاینەوەی نەمێشتە 250 تەبع بزربێ ئەمن و کاگمۆی دوستافەکە هەمومان ئەو هەشت کەس 9 کەسە ژووری حساباتم نەدیتە سێ چار شتێ دەڵێم ئەوەندە پارەشمان هێناوە تقریبا سێ ملیار و کەسێکمان هێناوە 2 ملیارشمان قەرداوەتەوە ئەو تیپە باشەمان بە ملیارە و هەندێک دروست کردووە شتێکی زۆر سەیرە ئێستا پێت سەیرە لە خلالی ئەو هەفت مانگ و چەند ڕۆژە 36 ئاوم خواردیە ئەو ئاوە گچکانە ئەوی بتلەکان حسابێک دوو چاونی و چاکە نیوەی لە ڕێ ڕژە چاچەکە زای لەگە 2 قاوە یەک جاریش نانمان خوارد کاگمۆیت پاریداوە دووچی 36 ئاو لە خلالی حەفنە 36 ئاوی گچکە دوو چاونی و نیوە ڕژە چاک لەگەڵ 2 قاوە 250 تەبعیشم دەزێنداوە ژووری حساباتشم نەدیتوە ئینسان کە لە شوێنە کاری کرد دەوێ پاچی کار بکە چونکە ئەوە مەسئولیەتە ئەمانەتە لەسەر شارت ئەمە ئەوی کردمان لەو فترە کاتیە خەڵک لێمان ڕازی بوو چونکە خوای گەورەمە دەبێت لێ ڕازی بوو خەڵکە ڕازی بێ تا ئەندازەیەک تیپێکمان دروست کردووە بە ڕابەراتی سەمیر بابۆ چاوی ماز دەکەم ئەم پێی دەڵێم گواردۆلای کوردستان ئەنشیلۆتی کوردستان مۆرینۆی کوردستان و عێراق ئەو کوڕە نازدارە تیپێشتۆکمێت یەک لە ڕاهێنەرە هەرە عەبقەریەکانە بۆ پارەکەمە ئەوجا ئێستا ئەمن بەڕاستی مادیێم ینی ئەو هەموو ئیشتە و زەختە لەسرم چاوی ئەو جەماوەرە ماز دەکەم هەموو ڕۆژ دەڵێن نابی تۆ بڕۆی بەس ئەمن حەز ناکەم ئەو برادرای لەگەرشین بەڕاستی هەز دەکەم پێنج شەکمان تموحی ئەومان نیە خۆمان بژێن ئەگەر لێمان بگەڕێن خۆمان هەڵ نابژێرین و هەتا ئێستاش ئیسیمانە پڕ نەکردەوە بەڕاستیەوە دەڵێن چارشەمێژ 25 مانجی ئینتخابە بەڵام ئەمن هەر بەکنیش دانەچیمە هەر بیرش لێ ناکەمەوە هەر خۆشم لە بۆی حازر نەکردێ بە کەسیش ناڵێم لە هەرجێ لە ژیانیشم لە هەڵبژاردەکانیان جومەن و پەرلەمانی پێشنی سەدیکا ڕۆژنامەنووسی پێشتیانی وەرشێ لێ ئەم دووجار ئەندامی دەستەی کارژێری بوویمە ئەو جارە دیارە ئەمەیان بە بەدیلێکی باشدا لۆ گەنا لەمە لە وڵاتە دڵسۆزترەیە پاکترێ ڕازگۆترەیە پیاوتر هەیە جوامێرترەیە مێرخاستر هەیە باشتر هەیە بەڵام ئەمان هێنا لە ئەو قۆناغا ڕاگوزەرە هەتا بەڕێکەین تا ئەندازەیەک توانیمان خزمەتەکە بکەین و سوپاسیان دەکەین ئەوی سیقیان دامە حیزب و حکومەت سیقیان بە ئێمەدا ومێد دەکەم هەموو ئەوانە دێن جێگای باوەڕی حیزب و حکومەتن بۆی ئەو یانە چکە یانەی وەرشی هەولێرە ئەو یانە گەورە نابێ لە ئاستی هەموو یانەکانی عێراق دەبیدا نەبڕێت لەوانش گەورەتر لە یانە جەماوەریەکان لە زەورا و شورتە و جەویە و تەڵەبەوانە گەورەترە ڕێزم بۆ زاخۆی خۆشەویست بۆ دوهۆک بۆ نەورۆز بەڵام یانەی وەرشی هەولێر یانەی دایکە دەبێ هەمیشە لە لوتکە ببینێتەوە ئەشتان سەخت بێ مامۆساییان خەڵکانێکی زۆر حەزەکەن بزانن ئۆتۆمبیلەکەی جەلال پەرێشان چییە و بۆچی نایگۆڕێت چەند ساڵە ئۆتۆمبیلەت هەیە ئەوە من دیاری کاگنی سیروان بارزانیە بە شانازیەوە مۆدیل 2001 ئەو کاتی یاوی تێ پێت بڵێ ئەوە تا ئێستا هەتا ئێستا ماوە ئێستا بینیتان لەگەر هیچ عیبی نییە ئەنی لەوەرچیانی ئەوە فوزولیەتە چیە ئەمسا پاسوانی تایبەتە هەیە نابخۆی باشیانی هەراوە بە سادێ کوڕ پاسەوان وەزیە بخۆم پاسەوانی خەڵکم یای پاسەوان لۆ لە پاسەوان لەگەم یای چمە پرسیاری خەڵکە پرسیاری لە خاڵی خۆت بگە لە مامی خۆت بگە یعنی ئەمن مێرولەکەم ئەزیەت نەدایە باشە لۆ پاسەوانە ببی یعنی دوای پەرلەمانتار ڕێزم هەیە
شتێک کەسان لە خۆت دانێ سوودمەند بن بەڵام مەیکە لەگە خۆت نەڕوە پەرلەمانتار ئەو ڕۆ دەرکی خەڵکیدا لۆ دەنگەچی سبەی سیحی بایە لە دوی بڕە لۆ ئێت دوێنێ لە دەرکی خەڵکتدایە ئەمە حەمدولا دەرکی خەڵک شم نەدا پاسەوان گوناحە لە دوو پەرلەمانتار بڕوە تو ئەخوای گەورە هەمومان دەپارێزی ئەتو کە پاشی بڕۆ ڕێ شێری ئەتو کە پاک بووی پاسەوان یای پاسەوان سم لۆ دەکات سمێری ئەمە کاتژمێ چواری دەستمە مزگەوتێت کارەبان جازە چاویشی لە تا دەرکەی دەکەمەوە ئەگە پیاوی خراپم لە پێش دەرکەی سارد لەکردم بەس ئەمە خراپەی کەسم نییە تێکەڵی کەس نیم لە خراپە ناوی کەس داینم حەقی خەڵکم نەخواردمە ناوی کەسم لێ ناوە زلێکم نەیەکێک نەداوە وە گوتم چۆلەکەیەکم ئەزیە نەداوە لۆ بترسێم زەرجی من کچی من لۆ بترسێم پاسەوان حای تەتاو لە دووم بڕوە لە ژیان نابێت وەڵڵی بمە ڕئیس وزەراش بمە ڕئیس پەرلەمان بمە قایمقام بمە محافظ بمە وەزیر وەڵڵا وەبیللا وەتیلا ئەو ئاوەمردی زنی پێدەشوورێ سوێن بەس بە خوددا دەخورێ بە قورآانی پیرۆز دەخورێ نابی حرەسێک لەگەم بڕوە گەورەترین پۆستی ئەو وڵاتە هەبی نابی حرەس دەگەم بڕوە ڕازیینە ئەوەی دەکەم ڕازیە نامەوێ نایکەم حرەس دۆ لەگەم بڕایەوە ئێستا من بوومە وەزیر ئێدەسوازە لە پرێشارەکەمە لەو کۆڵارە شعبی لۆ نەمتانی ئێرە بەزیێنە بسم گوندی ئیتاڵی دانیشم دامەعایرێکیان فار ئەوان تەسییاندایە ئەو هەموو ئەنفانیان هەیە بۆی زەلا پەرێشان بەکەرامەتەوە بژی ئەم بەزم لە خانی ئیتاڵی زەلا پەرێشان لە گوندی ئیتاڵی هەنە بزای کوبسمەوە بێوە درێ زارە سومار بزر بوو بکەم کوبسمەوە دەرێ ئەمە لەو مەندکاوی 50 ساڵ لە مەندکاویمە محلە شعبی شارازی دەکەم هەندە مرتاحم ئەو خانێ پێم بۆ دنیا شەو گوتمەوە خانەکەی من ئەمە لە بژێ مەریکم ئەدی ئەوەی لە خێمە چیە ئەوی لە کوخە چیە ئەوی کرێت چیە ئەوی نان نییە بخوا دی کو زۆر شکر خوایە فەزڵە قورباندم کچی من ببوورە زۆر سپاس مامۆستاگیان وتی ماڵەکەم بچووکە زۆر بە دڵم نییە منیشتم هێنێ فەقیرە چەرمادی بوونە تا شارە وتم ڕاستە ماڵەکە بچووکە بەڵام گرنگەوەی ئارامی تیا بێ و کەسێکی گەورەیەک و بەڕێستی خۆتان گەورە ناوەڕ کچیشی بەڕێزی مامۆستاگیان ئەمەوێت کۆتا قسە و وەسێتی تۆم گوێ لێ بێ وڵا سپاس بۆماندی بوونی ئێوە چکە من لە مێدیا کارم کردووە من لە سەرەتای ڕاپەڕینەوە دەستم بەکاری میدیایی کردووە چکە ئیشەکەم خۆش دەویست زۆر کارم کرد چەندی بەرنامە پێشەشی لە چەندی تەلەڤیزیۆن کارم کرد کارێکی زەحمەتە قورسە بەتایبەتی بۆ خانمان بۆ کچێکی نازداری وەکو تۆ خی گەورە دەست بە عمرت وە گەورەیە لەگە ئەوسافە جوانی دەگرتن وەسێتی من تەنها ڕەزامەندی خوایە خی گەورە لێم ڕازیبی ملەتەکە لێم ڕازی بتوانم ئەوی دەتوانامدایە ئەو عمرەی مایتم خزمەتی خەڵکی پێ بکەم دوو بەدەڵەتی کوردی شادبین هەمومان تا من داوا دەکەم خدای گەورە و مەزن تەمەنی زەنەبی سەرۆک بارزانی درێژکە مەرجعی باڵای کوردان کە ئەو پیاوە حەکیم و دانا و زانایە ببینێ کورد هەمووی ئەمانە ئەمانی ما لەگە ئەمانی ئەو پیاوە کە ما تەمەنی درێژ بوو هەومان دەگاتە قەلاغی ئارام ئەمن شەو ڕۆژ دوعا لەو پیاوە مەزە دەکەم قورئان لە بۆ دەخوێنم هەموو جارش گوتومە ئەو جارش لە پایتەخت گوتم خدمەتێکی قورئانی ساڵانە لە بۆ دەکەم زە خەڵک قسە دەکا قسە ناکات جێ بە قسەی خەڵک نادەم چکە بۆی ئەوخوای گەورە ئەو پیاوە مەزە لە سەپەی خۆی ڕاگری ئەو لە سەدەستی ئەو پیاوە بینە خاوەنی دەوڵەتی کوردی ئەوە ومنیەتی منە و دڵنیاشم ئەو پیاوە مەزنە جیاوازی لەوان هیچ تاکەی ئەو کۆمەلگایانەکە هەر چار پارچەی کوردستان هەمووی بە کوڕکچی خۆی دەزانیتن خی گەورە ئەو پیاوە تەمەندرێشکە ئێوەش تەمەندرێشکە ئەو ملەتە بەختەوەر بێ ئەو ملەتە تووشی نامەتی نێتەوە دڵنیام داهاتوی عێراق باش نابێ بەڵام هەدا عادەکەم و ڕۆژی خی گەورە کوردستان لەو داهاتوە نادیارە بپارێزی چکە ئێمە هەر قوربان بەسەر کراوە هەر لێ دراوین کیمامە بەسداوێرا باراندووە و خەڵکمان کوژراوە خەڵکمان تووشی ئەو مناواتیاتە ومێ دەکەم ملەتی کورد بەحەسێتەوە لە داهاتوشی نزیکدا و لە هەموو ئەو ناخۆشیانەی لە ناوچەکە ڕوودەدا کورد پارێزراوە بخوای گەورەمان پارێزی ئامین ئامین زۆر سپاس مامۆستاگیان سپاس بۆی دەرگای ماڵەکە بۆ ئێمە کردەوە میوانداریم زۆر سپاس دەکەم مامۆستاگیان تەمەندرێژ بی لە شتاق بێ بینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوەشە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەمان بوون بە گۆرانێکی مامۆستایی نەکۆتایی و تا بەرنامێکی تر ماڵاوە گوتت کۆچ داکەم و دەڕۆم بێزار لە تۆ بێزار لە خۆم گوتت کۆچ داکەم و دەڕۆم بێزار لە تۆ بێزار لە خۆم ئەی بۆ ئێستا گەڕایەوە دەریای خەمت هێنایەوە دەریای خەمت هێنایەوە دەریای خەمت هێنایەوە